بۆ نمونە دەبێژم بۆ ئاویەر هەتی کە لە خودی سنا دەژیت و ڕۆژانە لەگەڵ ئاویەرە هەر ڕۆژ دەیبینا من ئیمڕۆ گەرەکمە چەند کەلیمە خۆمانی لەسەرەوە قسە بکەین کە بۆچەی مەتی ناگر خاموشەکەی حاڵە وەختێکە لە منتەقە و کولتوری خۆیان دابڕان ئیتر تۆ کەسایەتێکی چۆن ساز دەبێت بەنەر کەسێکە لە کولتور لە مێژوو لە جوغرافیای خۆی دابڕا بە ئاساس ئەمەتوانین بڵێن کە کەسێکی مردووە. کۆمەلگا بک بە ژینگە پارێز گشتی ببێ بە ژینگە پارێز چون خۆی بە لە داوێنی سروشتەوە هەستاوە. ئەگەر بێت و باس لە بزوتنەوەی ژینگە پارێزی بکەین بزوتنەوەی ژینگە پارێزی لە کۆمەڵێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا دەستی بەکار کردو یعنی بە ساڵانە خەریکی ئیش و خەباتە وەختی باسی بزوتنەوە دەکەین مەجموعەیەکە لە ڕێکخراوەکانی ژینگە پارێزی لە عینی حاڵە لە کەسایەتەکان ئەم کەسایەتیانە کەمێک قوڵتر ببنە ئەبنە پسپۆر لە خودی کار و خەباتی ژینگە پارێزیە هەروەی ئاماژەم پێ کرد ئێستا لە هەر گوندێک تقریبا ئەتوانین وا بڵێن ینی بزوتنەوەکە تەنیا سنووردار نییە یا ناوەندێکی نییە لە شارێکا بمێنێت و ژینگە پارێزان بچن لەوێ یاهی هەموو شارەکان بچن سەردانی ئەو شار بکەن بەڵکو ئێستا لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێلامەوە بگرە هەتا منتەقەی ورمێ یعنی لە باکووری ڕۆژهەڵاتی کوردستان هەتا باشووری ڕۆژهەڵاتی کوردستان لە لادەکان بگرێ هەتا لە ناو شارەکان ئەو ڕێکخراوانە ساز کراون شوێنێکیش کە ڕێکخراو نییە وەکو تایبەتی ئەوەی کە بڵێ کۆمەڵێک چالاکوان بێن لە پاڵیەکە کار و تێکۆشان بکەن و سەبارەت بە پاراستنی ژینگە تێن ئەم جارە چی دەکەن کۆمەڵێک چالاکوان لە پاڵێکە کۆبنەوە هێشتاش ئەگەر ڕێکخراوەکە دروست نەبوو بێت گەل لێ کاری جیاواز دەکەن بە پاراستن واتە ئەتوانین ئەوە بڵێن کە هەر لە هەر گوندەکە و ئەتوانین ئەوە بڵێن لە ناو شارەکانە ئێستا ئێمە دەتوانین چەندین نمونە باین ژینگە پارێزانی زاگرۆسمان هەیە ئەنجومەنی سەوزی چیامان لە مەریوان هەیە و بگرە لە منتەقەی ئیلام لە پاوە لە هەورامانات ئەمانە کۆمەڵێک پسپۆرن کۆمەڵێک زانایانی بواری ژینگەن لە عینی حاڵە کۆمەڵێک کەسایەتی دڵسۆزن حتا تەنانەت ئەگەر سەبارەت بە ژینگەشیان نەخوێن دەبێت بەڵام تێن بەشداری ئەو ڕێکخراوانە دەبن تەبیعەتەن ئەو ڕێکخراوانێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەن ئێستا بەگشتی ئەوانیش ئاینامەی تایبەتی بەخۆیان هەیە کە چ کۆمەڵێک ئینسان لە ناو خۆیاندا دەگرن و لەسەر چه ئەساس و ئامانجێک تێکۆشان دەکەن ئەگەر لە مەرحەلەیەکەمە ئەمە مێژووکە ئەگەڕێتە بۆکەی ئەتوانین ئەوە ئاماژە بکەین بە ساڵان دوور و درێژە لە ڕۆژهەڵاتە خەباتی ژینگە پارێزی دەکرێت بەڵام پاش ئەوەی کە هەندێک ئێروشەکان زۆرتر بوو پێویستی بینرا کە هەندێک ئەمە ڕێخستن کراوتر بێت ئەم کارە یعنی ژینگە ببێت بە بابەتێکی مان و نەمان نەک وەک ئەوەی چاوی لێ بکەن کە مەسەڵەن هەندێک کەس تەنیا بەرپرسیارن نا ڕێکخراوی ژینگە پارێزی و لە عینی حاڵە ئەو کەسایەتی ژینگە پارێزانە بوون بە بەرپرسیارێکی سەرەکە بۆ ئەوەی کە بابەتی ژینگە قوڵکەونەوە لە هەموو بەشەکانی کۆمەلگا ئاجا چۆن دەیکەن ئەرکو بەرپرسیارتێک لە سەرشانی ئەم ژینگە پارێزانەیە چییە مەرحەڵەی یەکەم پەروەردەی کۆمەلگایە یعنی ئەمە یەکێک لە ئەساسەکانی ژینگە پارێزانە ئەو ڕێکخراوە ژینگە پارێزیە کە باسی دەکەین بە ساڵانە لە ڕۆژهەڵات خەریکە ئیشەکە دوو پەیوەندی لە ناو ڕێکخراوەکانە یعنی بۆ ئەوەی کە مەسەلەی ژینگە ببێتە مەسەلەیەکی هەمەگانی ڕێکخراوێک لە ئیلام هەڵدەستێت لەگەڵ ڕێکخراوێک لە پاوە لەگەڵ ڕێکخراوێک لە مەریوان لە ورمێ پەیوەندی دەگرێت بۆ ئەوەی کە تەنیا وتم ئەوە سنووردار بە شارەکە نەمێنێ وە کۆمەڵێک ڕێکخراوێکی ڕێکخراوێکی یەکگرتوو لە ڕۆژهەڵاتی کوردستانە ساز بێت. ئەوە گرنگە کە کۆمەلگایەک تێبگات کە لە داوێنی تەبیعەتە هاتووە یعنی ئەوە تێبگات کە بەشێکە لە سروشت و بەداخەوە بەهۆی سیستمی سەرمایه‌داری کە بە ساڵانە خەریکە هەر پێش دەکەوێت پەیوەندی لە نێو کۆمەلگا ینی تاک وە سروشت دابراوە لە یەکتر ینی پچراوە ئەو پەیوەندیە کاتێک کە ئەڵێن کە گەلێک کار و خەبات یا چالاکی ژینگە پارێزی دەکرێت لە ئەساسا یەکەمین ئامانج ئەم ڕێکخراوانە یەکەمین ئامانجیان ئەوەیە کە بە تاکێک بڵێن کە تۆ ئەشرەفی مەخلوقات نیت کە ژینگە خراپ بکەی تۆ بەشێکی لەم ژینگە کە ئەگەر خەریکە دەست دەبێ بۆ خراپکردن یا تێکدانی ژینگە تۆ خۆت لە ناودەشی ئەمە یەکەمین ئامانجی ئاساسیە بۆی ئەڵێن پەروەردە ئەرکی سەرەتایی و سەرەکی خودی
ژینگە پارێزانە و یەکەمین ئەرکیش ئەکەوێت کە خۆی ژینگە پارێز دەستپێکی خۆی بگۆڕێت هەتا بتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگایش ساز بکات ئەمە یەک بابەتی دوو ئەمە پندێکی قەدیمیانە دەڵێ دەستێک دەنگی نییە دێنی تۆ بۆ ئەوەی کە ببیت بە هێزێکی گەورە و ژینگەکەت بپارێزی دەبێت ببی بە چەند دەست ئامانجی دووەمی ژینگە پارێزی ئەوەیە کە گشتی کۆمەلگا بک بە ژینگە پارێز گشتی ببێ بە ژینگە پارێز چون خۆی بە لە داوێنی سروشتەوە هەستاوە بابەتی سێوەم اتحادی نێوان ژینگە پارێزەکانە یعنی ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە ئێمە زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەمان بینیوە کە کاتێک ئاگرێک بە دارستانێک لە شارێک دەگیرێت لە شارەکانی تر تێن بەشدار دەبن بۆ ئەڵێن جوغرافیا فەرق ناکە شاید مەسەڵەن شوێنێک بۆ شوێنێک بگۆڕێت بەڵام گرنگ ئەوەی کە ئەو کولتورە ساز بێت کە هەموو شوێنی مانەوەی خۆتە یعنی ئەوە فەرق ناکات تۆ دڵت نەسووتێت بۆ زاگرۆس یا دڵت نەسووتێت بۆ چیایەکی تر بەڵام بڵێ چون من لەوێ ناژیم واتە ئەمە ئامانجەکە سەرەکەن چوار ئەوە مهمە بڕوانن گەلێک جار گەلێک پەیوەندی بە ڕێگەکان تر ساز نابێت بەڵام بە ڕێگە ژینگە پارێزی و ساز دەبێت یعنی نەرمترین شێوازی کاروبارە بۆ ئەوەی کە بتوانێت پەیوەندی لە نێو ئینسانەکانە ساز بکات ئەمانە خەباتە ئاساسیەکانن بەڵام لە پاڵ ئەوەش ئێستا هەندێک کاری عملی دەکرێت مەسەڵەن بۆ نمونەچی دەڵێت ژینگەت پیس مەکە ئەوە کارە سەرەتاییەکانە دەڵێت ئەگەر ئاگر بەربوو خۆت بەرپرسیار ببینی حتا ئەگەر گیانتش لە دەستا چون تۆ گیانت لە پێناوی دەدەستێت لە پێناو گیانێکی گەورەتر لە دەستی دەدەی کە ژینگەکەتە ئەمانە هەموو چیە فەرهەنگ سازیە هەرچەند دواتوانێت ئاماژەش بۆ بکەین کە فەرهەنگ لەکوێ دروست بووە یا ئەمانە خۆیان چۆن بەشێک دەبینین بەڵام لە ئاساسا بە پەروەردەکردن هۆشیاریەک ساز دەبێت بڕوانن کێشەی کۆمەلگا گەورەترین کێشەی کۆمەلگا چیە هۆشیار نەبوون لە هەر بابەتێکە پس ئەگەر تۆ ئەو هۆشیاریتە نەبێت بەرپرسیارەکە هیچ بەساز نابێت و لە عینی حاڵە تۆ ئەتوانی ئەوشە باس پێ بکەی ئامانجی پس لە کۆکردنەوەی هەموو قسەکانم ئەتوانم وا بڵێم ئامانجی سەرەتایی ئەو ڕێکخراوانەوە یا ئەو کەسایەتی ژینگە پارێزانە چییە ئەم کارەی کە ئێستا ئەکرێ مایەندە ببێ بۆ داهاتوو یعنی کولتورێکی دروست ببێت کە سیستماتیک بێت ئەگەر بە فەرزی مەحاڵ یەک ژینگە پارێزگیانی لە دەستا ئیتر ئەو کارە ڕانەوەستێت چون کولتورێک ساز بووە داهاتوش ساز دەکات پس ئامانجی سەرەکەی ژینگە پارێزان ئەوەی کە کولتورێکی سەرەتایی هەتا داهاتوو ساز بکات Vamos amaro دوو کەلمە قسەم بۆ بکە چی دەبێ بۆ ئەوەی ئەوەی ئاوردی ئەوە ئەم کارە هەر فەساد سیدینی خوای گەورە هەم لەعنەتی لێکردوون کارێکی زۆر غەڵەتە ئاگاتان لە خۆتان بێ شەمسەوە دەست مناڵەکانتانەوە مەیەن یا بە ئەو دارە حەیف نییە لەبەر خەڵک نا لەبەر ئەو کولە و مار و مێن و ئەو دار و دەوەنانە کە خوای گەورەم تەبیعەت و بەهەشتەی پێدایان بۆچی لەسەر خۆمانی بشێنن و بۆ ئەوی هۆکاری ئەوەی کە ئێمە هاتوینەم عەرزە ئاواکردن عەرزش ئاوا ناوێ خوازای بەخێرەمانەش باتەوە و دەستیان خۆش بێ مەمنونیان خوازای بەخێر ئاکە بەخوا ئێستێ لەبەرم کرد ئێستێ ئێمە باشە ژینگە پارێزی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراوەکان ئێستا ئەوەندە بەهێز خەریکن ئیش دەکەن و ینی ئەو ژینگە پارێزی هەروە بەردەوامە و زۆر کەس پەیوەست دەبێت بەخاطر ئەو کولتورەیە کە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بڕوانن ئێمە ئەگەر بێنەوە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستان ینی بگرینە بەر چاوە بیخوێنینەوە لە نێوە دەبینین کە مێژوویەک یەکجار کۆن هەیە یعنی مێژووەکە ئەو ژینگە پارێزی ئەگاتە مێژووی چەند هەزار ساڵە بۆچی ئەوە ئەڵێم پەیوەندی گەل لە نێوان لەگەڵ شاخ لەگەڵ دارستان حتا لەگەڵ دەشت لەگەڵ دارێک ینی ئەمانە حتا لە ناو ئەدەبیاتی ڕۆژهەڵاتی کوردستانیشا دروست بووە بڕۆن شارەکان تماشا بکەن شارە گەورەکان دەبینن چەندە جوان تەوسیفی دارستانێکمان دەکات دەبینن چەندە جوان تەوسیفی باخێک دەکات حتا لە لایەی دایکان تۆ دەبینی پەیوەندی لە نێوان ژینگە و هین هەیە مرۆڤ و تاک هەیە بە تایبەتی ژن و ژینگە هێتا ئێستاش ئەوە پێ بڵێم لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئێمە دەبینین حتا شێوازی جلوبەرکردنەکان لە گۆڕ بەپێی دارستانە مەسەڵەن بۆ نمونەوە دەڵم ئەوە دەبینین کە لەبەر هەر دەرگای ماڵێک دارێک هەیە ئەوە دەبینین کە حتا توانیوانە لە دڵی شاخە چۆن بە کەمترین شت ماڵ دروستکەن بێ ئەوەی کە زەرە لە شاخ بگەین هەورامان نمونەی زۆر بەرچاوێتی ئەوە لە وردەکای دەبین دێ ئەمە ئەگەر کولتوری خودی ئەو کاتە شاید ئەمە بۆ چەندین ساڵ لەمەوە پێش ئەو مۆقع ڕێکخراو نەبووە مەسەڵەن 100 ساڵ لەمەوە پێش ڕێکخراوێکی ئاوە بەهێز کە دانیشێت ئەم ئیشانە بکەنە بەڵام کولتورەکە هەبووە
کە چوون زانیویانەتی ئەگەر بەو شێوازە شاخ دەستکاری بکەن خۆیان سبها لافاوێک هەستێت لە ناو دەچن ئەمە واقعیەتێکە واتە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و کولتورێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە اتفاقاً تەعسیری لەسەر شارەکانی تری ئێران داناوە ئەمە واقعیەتە باشە ئەم کولتورە لە مێژووی دوورەوە بەڵام لە نزیکەوە بەهۆی ئەوەی کە ئێمە زۆر جار دەبینیم مەخابن زۆر ئێرش دەکرێتە سەر دموگرافیا و بەگشتی جغرافیای ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە سەد دروست دەکرێت مە سیاستن دەرسەد کولتور بزودنەوەکە لە هەناوی کولتورەکە تێدە دەرەوە یعنی من بەحسی ئەوەم کرد کە پێشتر نەبووە باشە ڕێکخراو نەبووە ڕێکخراو ئەرکی چییە؟ ئەمە مایەندە بۆ دەکات ئەکات بە سیستمێک ینی وات دەکات کە ببێت بە پەروەردە و هەر کەس خۆی بەرپرسیار ببینێ بەڵام ئەگەر ئەو کولتورە نەبێت کاری ژینگە پارێزەکان چەند ڕاحەت دەبێت مەواقعیەتێکە پس ئەتوانین بڵێن کە ئێستا و ئێستاش تەماشاکەن کە سێ ڕۆڵێک کورد هەفتەیەک لەمە پێش شەهید دەبن ئەگەر تەواوی کۆمەلگای کوردستان ئەچێت بە پیریانەوە و خاوەنداریتێنەکە بە خاطری ئەو کولتورەسە ئای ئەمانە هەموو ئەندامی ڕێکخراون هەموو ئەندامی ڕێکخراونین بەڵام ئەندامی کۆمەلگان کە لە بەرامبەر بە مەسەلەی ژینگە خۆیان بە بەرپرسیار دەبینن و ئەمە توانین بڵێن کە ئەوە کێشتێتی هەتا ژینگە پارێزان کارەکان کەمێک ڕاحەتریش ببێتەوە بەهۆیەکە کۆمەلگا زۆر کراوەیە بۆ بابەتی ژینگە پارێزی. لە پاڵ ئەو هەموو دەستکەوتەی کە ژینگە پارێزەکانەوە دەستیان خستۆ و کولتورە سازووە بێگومان ڕژیم بێ هەوڵدان نەماوە ینی ڕژیم ئێرشەکانی خۆی بەردەوام کردو جا ئامانجی ئەساسی ڕژیم ئەوە بوو کە هەم ئەو مێژوە بسڕێتەوە هەم جوغرافیا لە ناوبارەت جا چی کردووە یەک ئەتوانم زۆر بە کورتی ئاماژە بکەم لە کارگەلێکە ڕژیم لە توڵی ئەم چەند ساڵا کردوێتی یەک تماشاکەن منتەقە شاخاویەکانی بەنداو دروست کرد بەنداو دروست کرد کە گوندێک لە بەنداوە وا دەبینێت لایەکی بەنداوەکە وشکە بێت چون هەیە لە لایەکی تریش ئەو ئەکەتە ژێر ئاو خەمەترسی ئەوەیەکەیە ئەو گوندە بکەتە ژێر ئاو کە گوندێک کەوتە ژێر ئاو مێژوویەک دەچێت وێنەیەک چەند ساڵەوە پێش بەڵاو بووە پیرەمێردێک لەسەر بەنداوەکە خەریکە بە گوندەکەی دەگیرێت ئەمە لە ئەساسا دەنگی هەزاران ئینسان بوو کە چۆن خەریکن لە شوێنەواری خۆیان ئەبڕێن ئەمە واقعیەتە یعنی واسە چی واتە مەسەڵەن بەنداوێک دروست دەکەم بەنداوەکە کە خودی جمهوری ئیسلامی خەریکە دروستی دەکات دابڕینی خەڵک لە کۆمەلگای لە پاڵ ئەوە ساڵانە ئێمە دەبینین کە دارستان دەسووتێت ئەم سووتانی دارستانە بەنەڵێن بە بێ ئاگاهی بووە یا هیچ زانیارێکی لە پێش نەبووە بە شێوازێکی زۆر زانیارانە ئەگەر لە منتەقەی هەورامان لە پاوەوە ڕۆژانە ئێمە دەبینین سووتان دروستە بێ حتا سنە ئاویەر کە هەفتێک لەمە پێش ئەم اتفاقە قەوما هەتا مەریوان بە شێوازی جیاواز لە ئەساسا تۆ خەریکی دووبارە لە حینی چی یعنی خەریکی ژینگەیەک لە ناو دەبێت کە خەڵک تەشویقی چی دەکەیت تەشویقی ئەوە دەکەیت کە لە منتەقەی خۆیانە داببڕێن لە عینی حاڵە وەختێکە لە منتەقە و کولتوری خۆیان دابڕان ئیتر تۆ کەسایەتێکی چۆن ساز دەبێت کەسێک کە لە کولتور لە مێژوو لە جوغرافیای خۆی دابڕا بە ئەساس ئەمەتوانین بڵێن کە کەسێکی مردووە ئەمە واقعیەتی مرۆڤە یعنی تۆ ببینە ئێستا کەسێک کە کوردە بەڵام کۆچبەری تارانە لەگەڵ کوردێکە لە ناوچەی مەریوانە خەریکە ژیان دەکات ئەرزواسمان فەرقی هەیە زۆر فەرقی هەیە یعنی خەمێکە ئەو کەسای کە بۆ نمونە دەبێژم بۆ ئاویەر هەتی کە لە خودی سنا دەژیت و ڕۆژانە لەگەڵ ئاویەرە هەر ڕۆژ دەیبینا لەگەڵ کەسێکە 20 ساڵە 30 ساڵە 50 ساڵە لە ئاویەر دوور بووە ئەو یا نابێت بە یەک خەم ئەمە واتە چی پس کەسایەتێک دروست دەکات کە مردووە ئەمە یەک دوو ئێمە هەمیشە دەڵێن کۆمەلگایەکی ئازاد کۆمەلگایەکی بەحسی کۆمەلگای ئازاد کە دەکەین سێ بنەمای هەیە چییە یەک دیموکراسی دوو ئازادی ژن سێ ژینگە پارێزی یعنی ئەم سێ خاڵە پەیوەستت بە یەکەوە تۆ کە بەحسی کۆمەلگایەکی ئازاد دەکەی پس ژینگە دەبێتە خاڵێکی ئەساسی واتە خودی ڕژیم نایەوێت کۆمەلگا ئازاد ببێت نایەوێت ئیرادەی کۆمەلگا
بە ڕسمیت بناسێت تەنانەت حتا بۆ ئەمە چه ڕێکارگەلێک بەکار دەبات کەسایەتێکی ژینگە پارێز هەتا بکە بە کەسایەتێکی سیاسی و حکمی کەسایەتێکی سیاسی بۆ بدات لە حاڵەکە کەسێکە کە خەریکە ژینگەی خۆی دەپارێزێت مافی ڕەوای خۆیە دەڵێت ژینگەمە دەیپارێزم حکمی بۆ دەدات حکمی بۆ ژینگە پارێزێک دەدات کە هەتا زۆر قورسیش دەبێت واتە وە نمونەگەلی جیاوازێ پس شێوازی ێریشەکانی ڕژیم بە وردە هەیە یعنی هەم لە خودی کۆمەڵگا و هەم لەسەر ئەو جوغرافیایەکەی ئەو محیتەی کە لە ناویان ژیان دەکات ڕاستە و خۆ دروست دەبێت ئامانجەکەشمان وت یەک دروستکردنی کەسایەتێکی مردوو کە دابڕاو لە ژینگە لە کولتور لە مێژوو لە جوغرافیاکەی خۆیە دوو ترسێک هەیە کە خاوەنداریەک هەیە پێویستم خاوەنداریەتی بشکێت پێویستە بشکێت و بۆ ئەوەی کەم خاوەنداریەتی بشکێنێت چی دەکات کەسایەتی ژینگە پارێزەکان بە شێوازێکی زۆر جیاوازتر پێناسە دەکات و هێرش دەکاتە سەریان بۆ کە ترسێک لە ناو کۆمەلگا دروست بێت لە ئەساسا خودی ڕژیم ترسی هەیە لە ئاستی ئەو هۆشیاریەی کە خودی کۆمەلگا لە ماوە دروستی کردووە چون دەزانێت ئەگەر لە بابەتی ژینگەوە هۆشیار بێت کۆمەلگا لە بابەتی ژنیشەوە هۆشیار دەبێت لە بابەتی سیاسیشەوە هۆشیار دەبێت و هۆشیاری گەورەترین مەترسیە بۆ هەموو ڕژیمە دەسەڵاتدارەکان چۆڵکردنی منتەقەیەک گەورەترین ئامانجە بۆ خۆی ڕێژیم کوردستانی بێدارستان کوردستانی بێشاخ و داخ زۆر ڕەحەتر ئەتوانێت تەسلیمی سیاسەتەکانی ڕژیم ببێت هەتا کوردستانێکە شاخ و داخی هەیە دارستانی هەیە کولتوری خۆڕاگری بە ساڵان پشتی بەستووە بە ئەو شاخ و داخی کە لە ناویان دەژیت واتە چی واتە لە ئاساسە تەسلیمگرتنی ینی ئەو منتەقەی وە حاکم بوون بەسەر منتەقەکەیە ساڵانە کە کۆچبەر مەسەڵان بۆ نمونە دەڵێم کۆچبەرایەتی کە لە کوردستانە زۆر دروست دەبێت ئێستا تاران پڕە لە کۆچبەر باشە وەکو مەرکەز وەکو ناون ئاعترازێک بۆەوە نییە کە تاران پڕە لە کۆچبەر هیچ دەنگێکی بۆ ئەوە دەرناکرێت بەڵام حازرەکە لە کوردستانە کۆچبەرایەتی دروست بێت پس یەکێک لە ئارمانجە ئاساسیەکانی ڕژیم چۆڵکردنی منتەقەیە ینی نەتەنیا ئەویشت پێ بڵێم مەسەڵەن هێرش دەکات جاروبار بینیومانەکە تۆپباران دەکات بە بەهانەگەلی جیاواز شاخ و داخەکانی کوردستان تۆپباران دەکات تۆپبارانکردنەکە تەنیا فقط زەرەر بە ژینگەی ینی بە چەندانەدارەکان ناگەینێت لە ئاساسە ئەو ینی زاهر یا بڵێن ڕواڵەتی منتەقەکە دەگۆڕێت باشە و پەیوەند دەیەوێت بە هەمان شێواز پەیوەندی نێوان ژینگە و ئینسانەکان قەتکات یەک بابەتی تریش ئەمەش بکەم بەداخەوە ئەمە وەکو دژە کولتورێک ساز بۆ لە ڕۆژهەڵات کە ژینگە پارێزەکان زۆر لە بەرامبەری کار دەکەن تەماشاکە ڕژیم بە دوو شێواز ئێریش دەکات یەک ڕاستەخۆ یەک ناڕاستەوخۆ باشە ڕاستەخۆکەی وەسە تۆبارانەکە سەد بەنداو دروست دەکات بە ڕێگەی دەم و دەستگاکەی خۆیەوە ناڕاستەخۆکەی دژە کولتورێک ساز دەکات ئەم دژە کولتورێک چییە کە ئەچی بۆ ناو چۆمەکان دەتەوێت ژیان ینی بڕۆی لەوێ ئەو مەسەڵەن زرێبارمان هەیە ئەچی دەبینی پڕە لە کۆشەکان پڕە لە زبڵ ینی ئەوە دژە کولتورێکی تر کە ئاوەکە پیسکە ئەمە یەک دوو ئەم دژە کولتورە بەڕاستی بە خەتەر و مەترسی دەبینم کە لەسەر ناو ئەوەی کە بژێوی ژیان دروست بێ خەڵک دەچن دارەکان دەبڕن و دەکەن بە خەڵوزەکان لەکوێ دەفرۆشرێت لە شارەکانی ئێران دەفرۆشرێت خەڵوز لە کوردارەکانی دارستانەکانی کوردستان لە ناو دەچن دەبێ بە خەڵوزەکە لە شارێک ینی لە شارێکتر حەزنی دارستانەکان ئەمە هەز خۆی خراپە لە ئاساسەکە تۆ داری تەڕ دەبڕیت لە ژێرناوەکە خەڵوزەکەی باشتر ئەمە چون لە نزیکەوە ئێمە بینیومانە ئەو شانە پس واتە بە دوو شێواز خەریکە ئێرش دەکات هەردوو شێوازەکەیشی لە ئاساسا دابڕینی تاک لە ژینگەیە ئەمەتر واقعەتی هینەکەیەتی واقعەتی هەدەفەکەی خۆیەتی جا وردە ئیش دەکات وردە لەسەر بێبەرپرسیارتیەکە دروست دەکات کە ئەگەر سوتایش خەمت نەبێ بەڵام نەیتوانێت سەرکەوتوو بێ ئێمە زیندوو بینیمان لە هەفتەی ڕابردوو چەندێک خاوەندایەتی کرا حتا منداڵەکان ڤیدیۆیەک لەم هەفتە بەڵاو بووتەوە دوای ئەوەی کە ئاگرسۆز ئاگرەکەی ئاویار دروست بوو هینەکەی مەریوانیش بە هەمان شێواز ئاگرێکی لە ناو دارستانەکە دروست بێ منداڵ دەچن ئاگرەکە دەکوژێنەوە واتە چی واتە ئیتر کولتور لە ناو منداڵێکا ساز بووە و جمهوری ئیسلامی لەم بابەتەوە ناسەرکەوتوو بوو تاوانە ئاسوودە بخەون مرۆڤەکان ئیتر چەکی سەوز پاسەوانمانە هەر کار و خەباتێک ئەگەر فکرێکی لە پشتان نەبێت سەرکەوتوو نابێت
تۆ بە ئایدیایەک دەست پێ دەکەی کارۆ مەسەڵەن هەر کارێک وایە تۆ ئایدیات نەبێت جیهانبینیت نەبێت دەی ناتوانانی پرۆژە و بەنامێکی بۆ دابچنی کە پرۆژە و بەنامەت بۆ دەدەنە ناتوانانی ئایندە مسۆگەرکە کە حتمما سەرکەوتو دەمیانابم بۆیە لە پرسە دووەمەکە تێمەوە بۆ ئەو یەکەمەکە کە مەسەڵەن ینی ئایدیا بۆ هەر کارێک پێویستە بۆ ژینگەش بە هەمان شێواز کە شتەکە مایەندە ببێت ئێستا بڕۆ مەسەڵەن هەموو ڕێکخراوە ژینگە پارێزەکان ئاینامان هەیە لەسەرتا ئەڵێ مەبەستمان لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە ئەمەیە ئەم مەبەستە چییە بەڵێ هەندێک هۆکای تکنیکی هەیە کە ئەم کارە بکەین ژینگە پارێز بێن و ئەندام بێڵین خلاصە بەم کارانە بەڵام ئاساس مەبەستەکە چییە ئەڵێت کولتورێکی ژینگە پارێزی سازکەین ئەی کولتوری ژینگە پارێزی چییە هەم ڕێکار هەیە هەم فکر هەیە یعنی هەردووکی پێکەوە ساز دەبێت ئەمە یەک بابەتی دووەم بڕوانن ئێستا بچین لەناو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان تەماشاکەن ئەم من لە بنەماڵێکە گەورە بووم کە دایانگوت پێم لە ژوورەکەی خۆتی دەرەوە کارەباکە کوژێنیتەوە ئەوە نمونەیەکی بچووکیتی ناو بنەماڵە ئاو بە ئەندازەی کە پێویستتە ئاوەکە ئەەکەیتەوە دەبێ بیبەسیت ئەمە بۆ معنان نییە کە تەنیا تۆ بوارە ئابوووریەکەی بگریتە بەرچاو لەو بوارەوە ئەگریتە بەرچاو کە کولتورێک لەناو لە منداڵەکەەوە لە منداڵیەوە ساز دەبێت کە بە ئەندازەی پێویستی خۆی بەکاربێن یانی شتەکە بەکاربهێنرێت بۆ ژینگەش بە هەمان شێواز کە ئەچین بۆ شاخ دایانگوت کە بۆ نمونە دەڵێم حەقتانی لەسەر بەردەکان شتێک بنووسن یەک حەقتان نییە دا پەلیدارێک بکەنەوە بۆتان نییە ئێوە شوێنێک ئاگر بکەن بەڵام ئاگرەکە نەکوژێنەوە ئەمانە هەموو چیە بە زمانێکی منداڵانە ئێمە کە منداڵن فێریانە کردین ئەم منداڵەکە لە منداڵی و شتێک لە مێشکیان ساز بوو ئیتر مەحاڵە بسڕێتەوە ناسڕێتەوە چون لە منداڵیەوە پێش ئەوەی کە سیستم فێری شتی خراپی بکات و بێبەر پرسیاری بکات بنەماڵە خەریکە فێریشتی باشی دەکات کە تۆ ئەمانە هین دەکەی بەپێی ئەوە تۆ بەم شانەوە گەورە دەبیت و ژینگە دەبێتە بەشێکی تۆ مەسەڵەن بڕوانن ئەمە لە مەرحەلەی یەکەمە لە مەرحەلەی دووەمە ئێمە مەسەڵەن لە ڕۆژهەڵاتە ئەو کولتورە ساز بووە تۆ بۆ هەر بۆنەیەک کە بۆ بیرەوەری شەهیدان بۆ کاری ژینگە پارێزی بۆ خۆی بۆ هەر بۆنەوەیەک کۆمەلگا فێرکراوەکە بچێت نەمامێک بچێنێت ئەمە کولتورە ڕژیم شاید تاک لە ناو ببات بە شخصە یەک نەفەر لە دارستانێکا بسوورێت بەڵام ناتوانێت کولتورێکە ئەو کەسە دروستی کردووە لە ناوی بێت بۆیە ئەڵێم کە ئەو کەسێ وەک حەمید مرادی وە ڕەفیقەکانی وە پێشتر لەوێش هاوڕێکانی تر لە دارستانەکانەکە گیانیان بەخت کرد لە ئەساسا یەک ڕێگە خەریکن بەردەوام بکەن ئەم جوانانە ئەوانەیە نیشان دەکەین من ڕێگە بەردەوامکەری ئێوەین ئێمەش کە شەهید بووین لە ڕێگەی بووین بە شەهیدی ژینگە و شەهیدی سەوس لە ئەساسا فقط هەنیا ژینگە ناپارێزین وەک ئەو مەحیتێکە ئێستا باسی دەکەین ئێمە لە ئەساسا پارێزوانی نەتەوەیەکی لە ئەساسا پارێزوانی وڵاتێکین لە ئەساسا پارێزوانی یعنی مێژوویەکین و کولتورێکین بۆی ئەتوانین ئەوە بڵێن کە ئەو کەسانە بە هەڵسوکەوتی خۆیان فکر و ئایدیایەکیان هەبووە لە خۆڕاوە حەمیدی مرادی نەبوو بە حەمیدی مرادی باشە چیاکۆ یوسفی نەبوو بە چیاکۆ یوسفی ئەمانە بە ساڵانە خەریکن بەو باوەڕان چون فکر وایە لە تۆ قەناعەت دروست دەکات لە تۆ باوەڕ دروست دەکات کە کاتێکیش باوەڕ لە ئینسانێکا دروست ئەمە خصلەتی ئینسانیە کە تۆ لە تۆ باوەڕی بە شتێک دروست بوو مەحاڵی ممکنە تۆ دەستی لێ بکەشی حتا ئەگەر شکنجەشی بکەن حتا ئەگەر گیانیش دروست بکەیت بۆیە ئەوە بۆ گرنگ دەبینم بڵێم کە یەک پێویستە بەڕاستی فکر و ئایدیایەک لە پشت کار و خەباتەوەی بۆی کە مایەندە بێت دوو ڕژیم بە ئەم ڕێبازانە ناتوانێت سەرکەوتو بێت چون کولتورەکە ساز بووە يا شاه بريم كايات باسيروان بمواد يا شاه بريم كايات دشتي شار زور الخيرات المكايات دشتي شار زور بەردەوامی کاری خەباتی ژینگە پارێزان خۆی هیوایەکە واتە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە جوان بگرێت تا ژن لە پیر لە هەموو بەشەکانی کۆمەلگا ئامادەی ئەوەی هەیە کە ببێت بە ژینگە پارێزێک یعنی هەم لە ماڵی خۆی هەم لە کۆمەلگاکە و تەنانەت ئەویشە بڵێم ئەرکی ژینگە پارێزی بە تەنیا ئێمە نەخەینە ئەستۆی ڕێکخراوی ژینگە پارێزی ینی ئەرکی مامۆستایەکە کە لە قوتابخانە منداڵەکان فێرکات کە ئێوە دەبێت ببن بە ژینگە پارێز ئەرکی دایک و باوکە کە منداڵەکان فێرکات کە دەبن بە ژینگە پارێز ئەرکی تەنانەت
یعنی یەکێک بەڕای من یەکێک لە تەنانەت ئەو ڕێکخراوە مەدەنیانە پارتە سیاسیەکان کە خەریکن تێکۆشانەکان لە بواری مافینەتەوەی و بە هەمان شێواز هەندێک کار و خەبات بەڕێوە دەبن و خاوەن تێکۆشانەکەن دەبێت یەک لە خاڵە ئەساسی پارەدایمەکەیان ببێت بە خاڵێکی پاراستنی ئێکۆلۆژی و ژینگە بۆیە دقیقاً ئەو پەیامە باین کە ئێمە بێ ژینگە هیچین و بەشێکین لە ژینگە بەڕای من پس ئەتوانین ئەوە بڵێن کە ئەو فکر و فەلسفە تەنیا نابێت سنووردار بە ڕێکخراوە ژینگە پارێزیەکان لە هەموو خەباتکارە مەدەنیەکان ڕێخستنە مەدەنیەکان پارتە سیاسیەکان ئەرکی سەرەتاییان ئەوەسە کە بێت بە خاڵێکی ئەساسی تێکۆشانیان حتا لەناو ئەو پارتێکە هەن لەناو ئەو ڕێکخراوە مەدەنیەکە هەن ئاخ سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین چییە بە عەشقی ژیان لە داوێن چییە هدارێکی چاند و